من وەکو قوتابیەکی قۆناغی سوار بەشداریم کردووە لەو پیشانگەیە کە پیشانگەیەکی هاوبەش لەگەڵ هاوپۆلیەکان و قۆناغەکانی تر. پێشتر ئەو پیشانگەیەمان لە شاری ڕاندز کردەوە هەر لەناو پەیمانگە، ئێستاش هێناومانە بۆ سۆران بۆی خەڵک زیاتر کارەکانمان ببین. هەرێکی چەند پێوە بوو دەچێت بەکاراتیەوە قوتابی بەشی شێوەکاری قۆناغی سێم دڵخۆشم کە ڕوتوانیم بەشداری بکەم لە پێشانگایکی هاوبەش بۆ هەر سێ قۆناغی سێ و 4 و 5 شێوەکاری لە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز و لێرە کە ئەمڕۆ هەستن بە نمایشکردنی چالاکیە کە تێدا تابلوکان و کارەکانی کە کردومانە عەرز بکەین کە ئەو کارانە پێک دێن لە ڕەنگی زەیتی و هێڵکاری و پەیکەر کە لە زیاتر لە 85 ئیشی لە خۆ گرتووە. ئێمە ژیانمان لەسەر ئەم ئاوی دیوانەیە، ئەم ئاوی دیوانێشە ئەگەرەک و بێت و نەمێنێ ئەم تۆزەش کە ساتێر ڕێەکە ئەوەتە خەڵکی باوەخۆشێن و خەڵکی مەسۆی و هەمووی تێ لێرانە ئەو تۆزەما ئەو تۆزەی جاری وایە گەیەتە کەمی بێت و لە ئاوایی شێخ مستەفاوە ئەو دەریاچە دروست کریا ئەگەرەک و ئەو دەریاچەشە ئەو تۆزێک بەری نەدایەتەوە ئێساتێ ئەوەش هەر نەمایە ئەبوو وایە ڕەوماکرا بڕۆشی نایە بەڕاستی ئەڵێ ئاوەدانی ئێمە ئاوەکەمان ئەگەرەکوون نەمێنێ ئاوەدانەکەش نامێنێ ئەم خەڵکێکی کەمیش لەسەر ئاوە ماوە ئەژی. ئێمە وەکو دانیشتوی گوندی دیوانی سەر بە ناوچەی قەرەداخ کە لە نەماچەیەشیندا سەرچاوی و بژێوی ژیانمان لەسەر مەرداری و ئاژەڵداری و باخ و باخاتە ئەم ساڵبەوەی کەمبوونەوەی ئەم ئاوی ئەم چەمەوە مەترسی کەوتوتە سەر ئاژەڵەکانمان و مەترسی کەوتێتە سەر ژیانمان لێرە. ئەگەری هەیە لە ماوەیەکی زۆر نزیکە بۆ ماوەی چەند هەفتەیەکی داهاتووە بە تاواتی وشکا و ئێمەش هیچ ڕێگەیەکی ترمان بۆ نەمێنێتەوە جیا لەوەی کۆچکەین لەم ناوچەوە خەڵکی ئەم ناوچەوەیە کە ئیعتیما دەکەنە سەر ئەم ئاوە ئەم چەمە. ئامانجمان لەکردنەوەی ئەم خۆلانە بۆ بەرەو پێشچوونی یاریزانانی گەنجە کەوا لە داهاتوودا بتوانن یاریزانی باشمان لێ دەربچیت. وەرزش زۆر زۆر گرنگە لە هەموو وڵاتێک دەوێتمان لە ڕێگای وەرزشەوە وەکو وڵاتانی دی وڵاتی کوردستان سبەینێ ببتە دەوڵەت ئێمەش پێش بکەفین وەکو وڵاتەکانی دی. ولكمان معناه يكون شيء أكرم إسماعيل ئێمە وەکو گەنجی دەڤەری ڕۆڤیا زۆر زۆر خۆشحاڵ دەبین بەکردنەوەی ئەو خولانە یعنی بەرەو پێشچوونی خۆمان دەبینین لەکردنەوەی ئەو جۆرە خولانە کە شتێکی زۆر زۆر جوانە بۆ دەڤەرەکەمان و بۆ خۆشمان کە خۆمان شانازی بە خۆمانە دەکەین کە شتێکی ئەو لەو جۆرە لە دەڤەرەکەمان بکرێتەوە. Allez,